وەرزی پێگەشتنی گژوگیا بەهاریەکانە. ئەوانەی حەزیان بە سروشت و خواردنی گژوگیایە خواخوایانە بە زووی وەرزی بەهار بێت. مامبەکر پێشمەرگەی خانەنشینە، تەنها لەبەر تەندروستی جەستەی و ئارەزووی بۆ کنگر ڕووی کردووەتە دەرەوەی شار. دوای بەستنی بەرکۆشەکەی ئەو کات بە بێڵەکانێک دەست بە کۆکردنەوەی کنگر دەکات. هەڵکەندن و پاکردنی کنگرەکان ماندوێتی زۆری هەیە، چجا بۆ ئەوانەی تەمەنیشیان بێت، بەڵام ئەو زیاتر چێژ لە کەشی نێ و سروشتەکە دەبینێت. کنێر بە تایبەتی لەم منتیقەی ئەم دیوی بڵین دیوی سلێمانی لێرە زۆر زۆرە. لە کوێستانەکانی شارباژێڕش کنێر هەر هەیە، کنگرێکی باشەیە لێوێش لە دەشی شارباژێر، بەڵام لێرە ئەلەم منتیقەی خراپە و ئەم ناو کنگری باشی هەیە. ئیتر ئێمەش کە ڕۆژانەیە بۆ کنگر مەجموعەشمان پێویستە لەگەڵ خۆمانە بینین، وەکو بێڵەکان، وەکو چەقۆ، وەکو بەرکۆشێک کە کنگرەکەی تێەکەی کیسەیە کە دوای کنگرەکە تەواو بوو ئەیکەیتە کیسەکەەوە لەگەڵ خۆتە ئایبێتەوە بۆ ماڵەوە، ئەوانەمان پێویستە. وەڵاهی چونکەم گەڕانێکی ورد ئەگەڕین زۆر ماندوو نابین، لەبەرەوە بە پەلە ناگەڕین، وردە وردە ئەگەڕین لە هەر شوێنەکە کنگرێکمان بینیان هینێکمان کرد ئەیکەین. تەمەەن ماندووبوونیشی تیا، بەڵام بەو شێوەیە نێکە وەکو بڵێ زۆر زۆر ماندووە بێت و هیلاگە بیت. کنگر نەپێویستی بە چاندنە نە بە خزمەتکردن، بەڵکو لە نێو سروشت لە وەرزی بەهار سەوز دەبێ و خەڵکی کۆیان دەکەنەوە. مامبەکر کنگرەکانی بۆ فرۆشتن نییە، بەڵکو هەرچەند زیاد کۆ بکاتەوە جگەلەوەی بۆ خانەوادەکەی دەباتەوە باشەکیشی بەسەر دراوسێ و خزمەکانی دابش دەکات. جگەلەوەی چێژ لە تەنیایی لە نێو سروشت و ڕۆشتن بە پێ دەبینێ، لە هەمان کاتدا دوای هەموو دەرچوونەکانی لەگەڵ بەشێک لە هاوڵاتیانی دیکە دوای ماندووبوون کۆ دەبێتەوە. وڵی جاری وایە مەسەرن هەفتەیەک دوو هەفتە جارێک سێ هەفتە جارێک ئاوە بێتاقەت دەرەچین 4 کیلۆ 5 کیلۆ 6 کیلۆ کۆکەینەوە بەشی خۆمان و دراوسێ و خزم و خەڵقی لێ دەین و ئەیکەین بە دووسێ نوع دروستیەکەین، نەوەیەکیان زەردیەکەین بە زەردکراوی و لەگەڵ پیاز و ڕۆن ئەقرچێ و سوورەکرێتەوە ئەخورێت، نەوەیەکی تر هەر بە کە زەردی کرد بە کاڵی ئەخورێت، نەوەیەکی ترێ پێڵن کنگرماسی هێلکە و ئار تێکەڵاوەکەن و پێ ئەیکەن بە کنگرماسی تامێکی زۆر خۆش و بەتام و بەلەزەتی هەیە. خۆشم کەوتومەتە تەمەنەوە تقریباً 65 ساڵ تەمەنمە، زۆر حەزم لە گەڕانە بە تایبەتی لەم کێوانە، بێتاقەت نابم، هەتەنگە بتوانم بڕۆم ئەڕۆم. بۆ سیحەت زۆر چاکە، بۆ جوڵەی ئینسان هەتا بتوانێت بجوڵێت ئیسفادە هەیە بۆ لەشی مرۆڤ. دەشت و دار هێندە جوان و سەوزە، کەس نییە بیر لەوە نەکاتەوە پیاسەیەک بەنێو ئەو جوانێدا نەکات. عەلی هاوشێوەی مامبەکر ئارەزوویەکی زۆری بۆ گژوگیا بەهاریەکان هەیە. هەرکە سەرما بەرەو کۆتایی بڕات و دەشت و دەرسەوز بێت، ئیدی لە ماڵەوە دانانیشێت و ئەم کێو بۆ ئەو کێو دەگەڕێت. جگە لە کنگر هەرچی گژوگیای تر هەیە و سوودی بۆ مرۆڤ بێت ئەو کۆیان دەکاتەوە. ئەم ساڵ بەڕاستی هەم کنگرەکەی کەمە، هەم عەرزەکەشی ڕەقە، ینی ساڵان ئەو بینانە ئەم شیوانە ئەم دیوادی هەمی ئاوی پێ هاتە خوارەوە. ئەم ساڵ بێبارانی قەتر ئاوی پیانایەت هیچی، ینی ئەم ناوای هیچ کانێکی نەتەقیویچی ئاوی پیانایە. ئەنجا کنگرەکەش کەمە وەکو ساڵان نییە. ساڵان ماشەڵا بەهاتە یەک شوێنەکە بەر بەشی خۆتەکە ڕۆشتۆ بێسا ئەم دیوادی بکەیت تاوەکو تۆزێکە بکەی بۆ خۆت.
عرض ڕقا ئەنج کەش و هەواشی کنگرەکەی تەڕ نییە ینی وەکو ساڵان ئاودار نییە وشکە و وشکەڵکی پێوە دیارە کنگرەکەی. دوای گەڕانێکی زۆر و ماندووبنێکی بێ ئەندازە ئەو کات پش و وەردەگرێت. هەرکە پشش وەرگرن دوو سێسێ لە شوێنە جیاجیەکانی نێو سروشت کۆ دەبنەوە. برسێتی و ماندوێتیان بە چایەکی دار و کولێرە یان تەماتە و خیارێک نامێنێت. عەلی و مامبەکر هەر پێکەوە دانیشتن بەدەم خواردنی ژەمێکی سووک باس و خواسەکانیان زیاتر چێژ بە دەرچوونەکەیان دەبەخشێت. ئێمە کەین بۆ ئێرە قەت بەسارە نین هیچی هەموو جارێ ئەوە 4 کەس 5 کەس بین یان هەر خۆم و خۆی بین من و کاکە بەکرد هەر بە پێی بە پێین کۆڵیشمان پێ و شتیشمان پێ و ئەو ئیسراحەتی شەکەین نان و چاشە خۆ لێرە ئەنج ئەڕۆینەوە هەر بە پێ هەم بۆ سیحەت هەم بۆ جەستا هەم بۆ مێشکش باش هەنی دایم ئەمە ئیشمانە هەر بۆ ئێرەژنا جاری واڵەکەینە ڕێین بۆ دیوە ئا بۆ یاڵە هەڵەگەڕن چی بۆ دیوە بۆ هینی خۆمان زۆر ئیسفادە هەیە زۆر ئەو مەسلەیەک ئێمە دەرەوە کوڕیازەیەک دووشوەکەوەی کە لەناو دەنگە دەنگ و قەڵەباڵغی منتیقی خۆمان بڵێن ئەم منتیقەیە ناو گەڕک و ماڵوشتیوە دوور دەکەوینەوە تۆزێ ینی هادئترە بین مێشکمان مرتاحترە خۆشتر بیرەکەیتەوە فەرقی زۆرە. جگە لە عەلی و مامبەکر خەڵکانێکی زۆر هەیە وەرزی بەهار دەبێتە وەرزی دەستکەوتنی کار بۆیان. دایان کەس لە دەشتەکان گژوگیا بەهاریەکان کۆ دەکەنەوە و لە نێو شارەکان دایان کەن بە پارە. گژوگیا بەهاریەکان سەرباری ئەوەی نرخی کیلۆیەکی هەندێکیان لە مریشک و گۆشت زیاترە بەڵام خواستی زۆری هاوڵاتیانی لەسرە و بەرناکەون. بەربەلەدیەکەی سلێمانی جمەی دێت لە فرۆشیار و کڕیار. هەر مەترێک و دانەیەک بۆ دوان سەرقاڵی فرۆشتنی هەموو جۆرە گژوگایەکە. لە چەند شوێنێکی دیکەی شار بە هەمان شێوە خەڵکی کار و کەسابەتیان لەسرە. دوو هاوڕێی تەمەن سەر و 90 ساڵن. کار نەماوە پێکەوە ئەنجامی نەدەن. دوایین کاریشیان فرۆشتنی کنگرە. مامساڵە هەر کیلۆیە کنگر کە لە عەلوەدەی کڕێت بڕی 1500 دیناری پێدەدات. بەڵام دواتر هەرچی دڕکەیە لێی دەکاتەوە و کێشی کەم دەبێتەوە ئەو کات دەیفرۆشێت بە 3000 بۆ 3500 دینار. مامساڵح سەرباری هەڵکشانی تەمەنی بەڵام دڵی بە کارەکەی خۆشە. دەڵێت فرۆشتنی ئاسانە و کاری تر بە من ناکرێت. لە ئالۆی کڕین ئەوانیش ئەیکردنەوە لە خەڵکیەکردنەوە ئاڵی بکاکە ئەوانیش لە خەڵکیەکردنەوە 1-2 دەزەناسێت تاگاتە ئێمە لە ئالۆی کڕین ئابم درکوداڵەوە 1500 دینار ئەوە پاکیەکەی نەیەن بە 3000 و نیم پاکراوی نیوبەنیوی ئەڕوان پاییز درەنگ پەڵەیە پەڵەکەی دواخن پەڵەی دواخین جا میر هین بوو بۆیە هین نەبوو درەنگ پێگەی لەگەڵ پێشەکە خەڵکەوەنە زۆرە یەکسەر ناڵن گەورە بێ هەڵێکەنن.
پوزەڵە و تۆڵەکە و گۆزەروان زیاتر لە کنگر کڕیاریان هەیە. تەنها لە وەرزی بەهار ئەم کارە دەکات. دواتر لە کاتی گۆڕانکاری وەرزەکان کارەکەی دەگۆڕێت. سابیر هاوشێوی دایانی تر جگەلەوەی فرۆشیاری گژ و گیا سروشتیەکانە حەزی زۆری پیانە و ژەمێکی ڕۆژانەی ئەو خواردنانەیە. ئەمە لە 15 سێوەرسی پێکردووە لە پێشە ئەو گۆزروانم جادووە قنگرەکە کوزەڵا تۆڵەکە جێلاکە ئەو جێلاکە لە ئێرانەوەیێت جا تاڵیشکەیەوە هازە ئەوانێت لەم بدایە لە 24 بەرەو کۆتاییەڕوە بەس کوزەڵەکە مێنێتەوە. ئێستا منە ئەمە کڕیمەوە 500 ئێم بە 750 قنگرە کڕین بە 1500 ئین بە پاکراوی بە 3.5 بە دڕشەوە بە 2.5. ئێستا حالێن خەڵک حەزی لەم خواردنە سروشتیانەیە هالم گژوجیایە بدەیەکی گاوە دوی خۆمانەوانە دوو پیا بێت بۆ ڕەمەزان خەڵک حەزی لەو شتانەیە. ئەمە تایت نیوەی ڕەمەزانی ژەبڕێ تا نیوەی ڕەمەزانیش ئەم شتامێنێت. زۆرینەی خێزانەکان ژەمێک خواردنیان خواردنە بەهاریەکانە. هەریەکە و بە شێوازێک دروستی دەکات و ناوچە بۆ ناوچە گۆڕانکاری بەسەر دروستکردنەکەی دێت. دایە ڕووناک وەرزی بەهار بە جوانترین و خۆشترین وەرزەکانی ساڵ ناو دەبات، چونکە هەرچی خواردنی تەندروست هەیە بە وتەی خۆی دەستی دەکەوێت و لەگەڵ کچەزا و کوڕەزاکانی دەیخوات. ئەمجا ئەم کنگرە لە کاتی بەهارە هەموو کەسێکێکی هێنیان ئەیکڕێ لە بازاڕ ئەم فەسڵە فەسڵی ئەم شتانەیە هیچ کنگروی تۆڵەکە و مەسەلەن ئەو جاوردە ئەو شتانە خڵقی هێنێت ئەیکڕین لە بازاڕ و ئەچینەی هێنین لەو دەشتە و ئیتر ئاوا زەردی ئەەکەین و زۆر ئیسفادێکی چاکیشی هەیە نەک بڵێ ئەوە بێ ئیسفادە بێ تر ئاوای کوڵێنین و زەردیەکەین و لە دواییە لە هێلکەیە سووریەکەینەوانێ و لە بەهێلکە و ڕۆنەوە ئەم شتانە هێلکەی تیەکەین و سووریەکەینەوە و ئاوەکەشی زۆر زۆر باشحاڵێن بۆ نەخۆشی. اینجا دوای ئەوەی کەینە ناومجەمیدەوە بۆ دستان ئیتر زۆر زۆر ئیسفادەیەکی چاکیشی هەیە نەک بڵێ بێ ئیسفادە بێ بۆیە خەڵکەکە لە بەهارە زیاتر حەزی لەم جۆرە شتانەیەکە بیخوا. لە پاش ئامادەکردنی کنگرەکە بە شێوەیەکی تایبەت ئەو کاسەنا و سایە و ئاوێزە لەسەر سفرە کۆ دەبنەوە و ژەمێکی سووکی خواردنی دەستی داپیرەیان دەخۆن. بە گوتەی ڕۆکناسان گژوگیا بەهارەکان سوودێکی زۆری بۆ تەندروستی مرۆڤ هەیە، بەڵام لە نیویشاندا هەندێک ڕۆک هەیە زیان بە تەندروستی مرۆڤ دەگەێنێت و نابێت بخورێت. ئەو گژوگیا سروشتەی کە لە نێو سروشتە هەیە تا چەند تەندروستە؟ بێگومان مرۆڤ قەت دەست نابا بۆ ڕۆکێک کە ژەهرایی بێ. مرۆڤ لە ئەنجامی چەندین ساڵەی تاقیکردنەوەی خۆی و ژیانی خۆی لەسەر زەوی دەست نابا بۆ شتێک کە ژەهراوی بێ. کەواتە کاتێکە ئێمە ئێستەگەبڵە یان گۆزروان یان قاچکێک یان هەچ ڕووەکێک یان قنر هەچ ڕووەکێک کە تۆ ئێستا بینی خەڵک بەکاری ئێنێ لە دوای توێژنەوەی چەند هەزار ساڵەی مرۆڤ هاتووە کە ئێستا ئێمە بە ئامادەیی بەکاری ئێنی. کەواتە مرۆڤ وەختی خۆی تاقی کردوێتەوە چۆنی تێبینی کردووە ئاژەڵ چیەخوا ئەم وەکو تاقیکردنەوە هێوە هیچێک هەیە لە گژوگیاکان مەترسیدار بن؟ بەڵێ بەکاری بێنێ. بەڵێ جا هەیە سامە مادەی سامی ژەهری تایە مرۆڤ دەستی بۆ نابا. بۆ نمونە ژاڵە
ژاڵە ئەگەر بێت و چیلکەکەیت با بڵێن توڵێک بێنی گەڵاکانی لێ بکەیتەوە وەکو شیشی گۆشت برژان بەکاری بێنی ژەهرەکەی ئەتکوژێ ژاڵە بکڵێنە ئاوەکەی بە بە ئەسب کابێت چی نەخورێ باشە ئەوەی کەوا جامە بەستەکەم ئەوەیە کە ئەو بڵێم ئەوەی کەوا با بڵێن ژەهراویە تا ئێستا مرۆڤ ئەیناسێ شتێک نییە نەیناسێ ئەمانەی کەوا ئەبینی خەڵک بەکارێنێ و خەڵک لێکاتەوە پیرژنەکانی فرۆشتن لە سەجادەدانراوە ئەمە سەلامەتە سوودی زۆرە بێگومان هەر یەکە و جۆرە سوودێکی هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر سەیری سوودەکانی هەر هەمووی بکەی سێرەکەی زستان تۆ بەرەو بەهارە ڕۆی لە زستانە ئەو خواردانێکەوە مرۆڤ ئەیخوا بە زۆری وشکن باشە برنجە گەرمە نیسکە نۆکە نازانم پاقلێ فاسۆلە ئەمە هەمووی وشکە تۆ لە ماوەی ئەم چەند مانگاکە ئەم شتانت خواردووە لێش پێویست بە گۆڕانکاری هەیە چۆن سروشت بەرەو تەڕی ئەڕوا بەرەو بەهار ڕواها نوێبوونەوە ڕوا لەشی مرۆڤش بە هەمان شێوە لە بەهارە لە دوای تر بەهار بەرەو هاوین تۆ پێویستەکە بەرنامەی خواردنی خۆشت بگۆڕی خوا و گیانە پێگەیاندوە خۆ بۆ گۆترە پێی نەگەیاندوە دروستی نەکردووە ئللا سوودی خۆی هەیە بۆ نمونە هەچ کامێکیان بگری بۆ جگەر باشە بۆ التیابات باشە بۆ التیابی خوێن باشە بۆ خوێن خستی باشە جۆرەها سوودیان هەیە نێر و هەروەها تۆڵەکە ئەمانە تا چەند سوودیان هەیە باوەڕکە زانایکی فەڕەنسی باسی تۆڵەکەی کردووە ئەڵێ ئەتوانم بڵێم بەکاری بێنە بۆ هەرچی نەخۆشی هەیە باشە بۆچی بۆ التیابات پرێتی لە ڤیتامینات بە تایبەتی ڤیتامین سی بۆ کێشەکانی جگەر بۆ قەبزی بۆ لینجی جەستە لینجی جونگە بە تایبەتی بۆ پیر بە تایبەتی بۆ قەبزی قیمەتی تەواو نابێ چۆن ئەی خۆی بیخۆ بە زەڵاتە بە کوڵاوی لەگەڵ خواردنی ترا من بینیومە با بڵێن لە هەندێک شوێن تۆڵەکە ئەجنن ناو ساوەر شتێکی زۆر یانی خواردنێکی زۆر خۆش ئێتر تۆ توانی بیکوڵێنی ئاوەکەی نەڕێژی ئاوەکەی بخۆی بگرە سەری پێ بشۆ ئێتر شتێکی بەنرخە هینیش نریش بە هەمان شێوە بۆ جگەر زۆر زۆر باشە بە کورتی ئەم دیا بەهاریانە ئێجگار بە سوودن دنیای سوودیان هەیە خواردنیان بەڕاستی بەکارێنانیان ضروریە زۆر خواردنی ئەم گژوگیا بەهاریانە مەترسینین تۆ ئەڵێی زۆرخۆری هەموو شتێک زۆرخۆری تیا بکە مەترسیدارە هەموو شتێک زۆرخۆری تیا بکە مەترسیدارە تەنانەت هەنگوین باشە دەرمانە ئەم گیانش بە هەمان شێوە ئەگەر زۆرخۆری تیا بکەی ئەو پەڕی تووشی سکچوونێک دەکا ئەجناوەکو مادەی ژەهراوی ژارابوونی تیانە بە یەکێوەیەک بەڵامی تر هەندێک ڕووەک هەیە بۆ نمونە کاردوومان هەیە نابێ ئاوەکەی بخورێ ئاوەکەی نابێ بەکاربێت ئەبێ ئاوەکەی بڕێژی لە هەفتەیەکە چەند جار بخورێ لە وەرزی بەهارە کە وەرزی گژوگیا سروشتەکانە والله ئەگەر لە منە پرسی لە بەهارە چونکە تەمەنەکە کورتە تەمەنی ئەو گیانە کورتە حەق هەموو ڕۆژێ ژەمێک ئیتر چۆن بەکارێنی بەکاری بێنە بە دوو ڕۆژ جارێک بە سێ ڕۆژ جارێک ڕۆژانە ئەگەر کەمێکی لێ بخورێ شتێکی زۆر زۆر باشە چونکە بەڕاستی هەندێک گیا هەیە ئەبێ بە هەمیشە لەناو بەرنامەی خواردنمانە هەبێ تۆ بۆ نمونە سەوزەکان تێرە سەوزەیەک بێ ێ باش خۆمان وەکو سەوزەوان سە تۆڵەکە یان جای مسریەکان کە بەکارێن ملوخیە چەند بە نرخە چەند چاکە یان گۆزروان تۆ هەمووەکو دەرمان بەکاری بێنە هەمووکو خواردنی ژەتوانی بەکاری بێنی ڕێنماییت هەنچێ بۆ خەڵک لەم وەرزی بەهارە پێشێکی ئەو ئافرەتانەی یان هەچ کەسێک ژنە پیا و هەچ کەسێک کە کاچێ بۆ دەرەوە بۆ دەرودەشت بۆ هێنانی گیا ئاگای لێبێ گیاکە هەڵ نەکێشێ لە ڕێگەوە بەڕاستی ئەوە حیفە ئەوە تاوانە چونکە ئەو گیایە بنە بڕەکەی تۆ تاوای فوتێنی یان بە ڕێگەکەی زیادەکە یان بە تۆوەکەی تۆ هەڵی کێشی تۆ هەڵ کێشاوە لە کاتی گۆڵکردنایە خۆ تۆ تازە تۆ لە دەستچوو ڕێگەکەشی هەڵکێشی کاتە و گیایان قرازەکە فۆتێ نامێنێت کاتە باوریابین لە 5 چڵا 2 چڵی بهێڵەرەوە کاتە بێ بەشەوە بێڵینەوە ئەوە یەک دوو هەم ئەو کەسانێکەوە گیا ئەهێنن با لە شوێن لە قەراخی شار نەیهێنن لە شوێنێک نەیهێن کە پاژماوی شارەکان تیافرێدراوە با لە شوێنێک نەیهێن کە سوور بزانێ خاوەنی باخەکە یان خاوەنی کێڵگەکە دەرمانی ڕشتووە موادی کیمایی ئەمە خەتەرە زۆر خەتەرە بەڕاستی من داوام لەوەیە با بڵێن خاوەن باخ یان خاوەن زەوی خاوەن کێڵگات شتێکە دەرمان نەڕێژێ بۆ لە جیاتی پاچە کۆڵە و بژار و شتانە حیفە هەنگی پێوەنی شێفەوتێ کاوێ بڕۆن دەروی شار دوور لە شار بڵێ هەنگی پێوەنی شێفەوتێ خەڵگەی خواز ژاراویە بێ ینی ئاژەڵی خوا ژاراویە بێ بەڕاستی حیفە بێ زۆر شت دووریابین ناوچە بۆ ناوچەیەکی دیکە لە سەوزبوونی گژوگیا بەهاریەکان گۆڕانکاری بەسەردادێت. هەندێک ناوچەیە گژوگیای سروشتی لێ سەوز دەبێت،
هاوڵاتیان بە ئاسانی دەستیان پێ ناگات تا کۆیان بکەنەوە.